ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. ئێوە بینەری کەناڵی هیوان و من شەماڵ عەلیم. واجارێکی تریش شەقامەکانی هەندێک شاری کوردستان خڕۆشاوە و جەماوەریشی فراوان و تووڕە بە دژی دۆخی نالەباری گوزەران و ژیان و بە تایبەت نەدانی موچە ڕژاونەتە سەر جادەکان. ئەگەرچی باسێکە ئەمڕۆ دەیکەین ئەو ڕۆژانەش کە شار خامۆشە هەر لە ڕۆژە بدایە و گرنگە، بەڵام دیارە لەم ڕۆژانەدا لە هەموو کات زیاتر چاو و فۆکوسی لەسەرە. ئەمڕۆ باسی گۆڕانکاری و پرۆسەی گۆڕانکاری لە کوردستان دەکەین. یەکێک لەو ڕخنانەی ئەمڕۆ لە خودی بەشدارانی ناڕەزاییەکانی ناوشەقامەوە دیارە بە ئاراستەی خودی ناڕەزاییەکان نەک بە ئاراستەی دەسەڵات، ڕخنەیەکە ئاراستە ئەکرێت ئەوەیە کە ئەم خۆپیشاندانە نابێت تەنها بۆ موچە بێت، دەبێت بۆ گۆڕانکاری و بۆ بەدیهێنانی گۆڕانکاری بێ لە کوردستان. 11 ساڵ لەمەوبەر کاتێک جوڵانەوەی کوردایەتی بەشێک لە جوڵانەوەی کوردایەتی ویستیان هەر خۆشیان ببنەوە پۆزیسیۆنی دەسەڵاتێک کە خۆیان دروستیان کردبوو، ناوی جوڵانەوەکەیان نەنا ریفۆرم یان چاکسازی، بەڵکو بە خۆیان گوت زووتنەوەی گۆڕان. نەک لە بەرەوەی بەرنامە و پلانی ئەو هێزە هیچ گۆڕانکاریەکی شایانی باسی پێکدەهێنا یان تەنانەت ریفۆرمێکی واقعیش بوو، بەڵکو لەبەرەوە بوو کە وشەی گۆڕان زرنگانەوەیکی شیرینی لە گوێی جەماوەردا هەبووە و هەیە و لە هەموو وشەیەک زیاتر دەیتوانی و تا ئێستش دەتوانێت دەربڕ لە خواستی قۆڵی جەماوەری ناڕازی کوردستان بکات. بەڵام خودی هاوڕایی و کۆکبوونی ڕخنەگرانی دۆخی ئێستا لەسەرەوەی گۆڕان و گۆڕانکاری لە کوردستان پێویستە پرسیار زیاترە خۆڵکێنێت تاوەی وەڵام باتەوە. چی دەبێ بگۆڕێت؟ لە کۆمەلگای کوردستان گرفتی بنەڕەتی چییە؟ گۆڕانکاری کە پێویستە دەبێت لە چۆ دەست پێ بکات؟ لە چه پرۆسەیەکدا گۆڕانکاری ممکن دەبێت؟ ئایا ریفۆرم دەتوانێت ئەو گۆڕانکاریە دروست بکات کە جێی مەبەستە و بۆ ئەم قۆناغە وەڵامی پێداویستی و خواست و خەونەکانی جەماوەر دەداتەوە، یاخود تەنانەت شۆڕش دەتوانێت ئەوە زەمانەت بکات؟ ریفۆرم یان شۆڕش بە چ استراتیجێک لەکردن دێت؟ کام هێز دەتوانێت گۆڕانکاری دروست بکات؟ کام هێز پێشڕەوە؟ کام هێز بکەری ڕاستەقینەیە؟ ئەم هێزە لە چه فۆرمێکدا دەردەکەوێت؟ شێوازە خۆڕسکەکانی خۆ دەرخستنی ئەو هێزە چۆنە و چییە؟ ڕۆڵی ئەکتیڤیستەکان و هەسوڕاوان مەبەستاوە ڕێکخراوبوون لە پرۆسەی گۆڕانکاریدا چییە؟ کام فۆرم لە ڕێکخراو وەڵام دەداتەوە؟ چۆن هەنگاو بەرەو ڕێکخراوبوون هەڵبگرین؟ بۆ گفتوگۆکردن سەبارەت بەم پرسیارانە و پرسی گۆڕانکاری لە کوردستان بەگشتی وێڕای هاوکارم هیوا عومەر لە هەولێرەوە کاکاوە بێسارانیمان لە لەندەنەوە لەگەڵدایە. ئەم کاتتان باش و بەخێر هاتی کاکاوە. سپاسەکەم کاتتان باشە بەمولایەک و ڕێسمێ بۆ بینەرانی کەناڵەکەتان. خێراتی سەرچاوە. سەرنجی بینەران بۆ ڕاکێشمکان بەرنامەیە دوو بەشە. ئەمڕۆ لە بەشی یەکەمدا هەوڵ دەدەین بەشێک لە پرسیارەکان وەڵام دەینەوە و بەشەکەی تری هەڵەگرین بۆ پرسیارەکانی کە هەڵەگرین بۆ بەشی دووەمی بەرنامەکەمان. بەڵامبەر لە دەستپێکردنی بەرنامەی ئەمڕۆ بە یارمەتی هیوا و کاکاوە دەمەوێت بە کورتی سەبارەت بە پرسیارێک بدوێم کە لەلایەن بینەرێکی ئازیزەوە ئاراستەمان کراوە. بینەرێکی ئازیز چەند هەفتە لەمەوبەر کۆمنتێکی لە فەیسبوک بۆ نووسی بووین کە بەم جۆرەیە: پێم باشە هەر کەناڵێک ئەکرێتەوە با پێش داوای سیرکردن و گوێ لێگرتنی سەرچاوەی تێچوونەکەی ڕابگەێنێت، چونکە متمانە وەک ئەو ژوەگرە ئەڵێت متمانە ملیۆنێشی بایی یەک تمەنە. ئێمە لێرەدا بە ئەو بینەرە و تەواوی ئەو ئازیزانی متابعی کەناڵەکەمانەکەن دەڵێن تێچوونی کەمی ئەم کەناڵە، بەڵام بەر لەوە ئەوە بڵێم کە ئەم پرسە و ئەم سەرنجێکی زۆر زۆر واقعیە. ئێمەش خوازیاری ئەوەین تەواوی حیزبەکانی کوردستان، تەواوی دەستگا ڕاگەاندنەکانی کوردستان، هەموو ڕۆژنامەکان، تیڤیەکان، هەموو کەناڵانی کە دەرەکەون و بە ملیۆنەها دۆلاری تیا خەرجەکرێ سەرچاوەی داراییەکانی خۆیان ڕابگەێنن. ئەمە مافی جەماوەرە، مافی خەڵکە بزانێت سەرچاوەی ئەم کەناڵانە و ئەو پولە زۆر و زەبەندەی گرم کەناڵانەیە خەرجەکرێ لە شۆ دێ. بەڵام ئێمە لێرەدا دەڵێن بەو جوەگرەوە بە هەموو بینەرانی بۆ بینەرە ئازیزە و بینەرانی تری کەناڵەکەمان ئەڵێن کە تێچوونی کەمی ئەم کەناڵە تەنها لە جیرفانی خۆمانە. ئێمە دیارەکە پێویستەوە ڕوون بکەینەوە کە جگە لە مایک و وێبکام کە هەر کەس لە لای خۆیەوە ئەمانی فراهەم کردووە و بۆ خۆی ئامادەی کردووە، کەناڵەکە تێچوونێکی ئەو تۆی نییە
و ئەتوانرێ بەم شێوازە ئێمە درێژەی پێ بدەین. بەڵام لێرەدا دوو خاڵیش بەگرنگە زانم کە ئاماژەیەکی کورتی پێ بکەم ئەوەیە ئەو سۆفتوێر و پێداویستە تەکنیشیانەی بەکاری دەهێنین کارکردن لەسەریان ئەگەر چی ئاسانە بەڵام ڕاهێنانیەوێت. ولەو بارەیەوە پێم خۆشە ئەوە لێرەوە ڕابگەێنم کە هەر کەس دەیەوێت بە شێوازی ئێمە کەناڵی یوتیوب و سۆشیال میدیا دروست بکات بە مەرجی ئەوەی ئازادی خواز بێت وە بێوێت لە ڕێگای ئازادی و خۆشگوزەرانی زیاتری کۆمەلگای کوردستاندا یا کۆمەلگادا ئەو کارە بکات لەلایەن ئێمەوە کۆمەگەکرێت جا چی بێوێت لە ڕێگەی کەناڵی ئێمەوە خزمەت بکات یاخۆ سەربەخۆ کارە بکات. دووەمی خاڵی ژەوەیە ئێمە سەرڕای ئەوەی لە سەر هیچ کۆمەک و پشتیوانیە کاری خۆمان پەک نەخستەوە پەچی ناخەین بەڵام بە دڵنیایە بەبوونی ئیمکاناتێکی باشتر بەرنامە بە چۆنایەتی و چەندایەتی باشتر و سەعاتی پەخشی زۆرتر ئامادە دەکەین. بینەرانمان بۆ هاکاری لەو بوارەدا بانگهێش دەکەین و یەکێک لەو کەناڵانەی کە هەمیشەش تاکیدی لەسەرەکەینەوە کە ئەتوانێت هاوکاری ئێوەی ئازیز بێت بۆ ئێمە زیادکردنی سەبسکرایبی کەناڵەکەمانە لەسەر یوتیوب. بۆیە لێرەوە دووبارە داوا لەسەر جەمعەوەی ئازیزەکەم کە کەناڵەکەمان لەسەر یوتیوب سەبسکرایب یاوەی کە بە عەرەبی نووسراوە ئیشتیراک بکەن واگەرەشتانەوێ ئەپدەیتەکانی کەناڵەکەتان پێ بگا لەسەر زەنگەکەش کلیک بکەن. بەڵێ بەرنامەکەمان سەبارەت بە گۆڕانکاریە لە کوردستان و لێرەوە دەست پێەکەین و سەرەتا ڕوو لە ئێواکەم هاوڕێکاوی ئازیز گرفتی بناغی کۆمەلگای کوردستان چییە؟ سەرچاوی قەیران و نەهامەتی ئێمە چییە؟ بەڕاستی چی دەبێ بگۆڕێت؟ کە دیارە لێرە من شتێکی نوکتەیەکم بیرکەوتەوە کە دارن لە نوکتەیەک هەبوویان و لە پەناهەندەکانیان نەکران بەچی هاتی و جا بەچی نەهاتم ئەوی بەکوێ هاتی و جا بەکوێیان نەهاتم جا لە کوردستانی شەگە و پرسیارە بکەی ئەڵێ چی بگۆڕێت جا چی ئەبێ نەگۆڕێ. بەڵام بەڕاستی ئەگەر گۆڕان پێویستە لە چۆ دەست پێ بکەین لە کوردستانە؟ مایک بۆیەوەیە هاوڕێکا فەرموو. بەڵێ مچگەڕەمە بۆ نەمسی قسەی چزنا بکە بۆ هیچ هەیە هەتاوکو ئێمە داوای گۆڕانکاری بکەین بۆ هیچ هەبوو لە ماوەی ئەم 30 ساڵی پێشەوە کە تێپەڕیەوە بەنای حکم و دەسەڵاتی کوردایەتی و کوردەواری و دەسەڵاتی خۆماڵیەوە هەرێمێک بن بەڕێگاوە هیچ توانیوانە هیچ جۆرە سیستمێکی مەلەکی جمهوری دموکراسی دیکتاتۆری شتێک دابنێن تاکو بگۆرە ئەوەی لە کوردستان ئەگونجە بەڕێزان ئەوەیە باڵێ قەیرانی سیستمی کاملی حکمڕانیە لەبەرەوە گۆڕەپیسی بە گۆڕانکارێکی بنەڕەتی هەیە لەو سیستمەی کە 29 وا 30 ساڵی بن بەڕێگاوە ئەمەی ئەکراوە تا ئێستا مە سیستمێکی با بڵین ویلایەتی و ئیماراتیە لە بینی دوو بنەماڵە و دوو حیزبە کە هەریشان میلیشیاشی بۆ خۆی دروست کردو و هەر یەشێ لە پرسراوەکانیشان میلیشیاشی پچکوتری بۆ خۆی دروست کردو دابەشی کردو بە سەریا و ئەوێ هەچیە هەیە و نییە تاڵانی کە ڕووتی کاتۆ بێ بەهین. بەڵێ پێویستمان بە گۆڕانکاری سیستمەکە هەیە چکە قەیرانەکە لەوا نییەکەوە بەشێکی باڵێکی لایەکی گرت بێتەوە قەیرانەکە لە هەموو سیستمەکە هەیە کە ئەبێ بگۆڕێ ئەبێ دەرچین لە سفەت و کارکتەری حیزبی قائد کە حیزبی بەعث بێ بەرێگاوە هەموو شتێک لەناو مەجلیسی قیادەی سەولو ئەگەڕاوە بۆ سەدام بیبا بەرێگاوە و ئیساش ئەبێ گەڕێتەوە مەکتەبی سیاسی لەوە دەرچین کەوا بێ هەچ فەراشێک و مامۆستایەک و مدیرێک و مۆزەفێک و مدیر عامێک و شت ئەبێ حیزبێت و مەکتەبی سیاسی دایبنێ ئەمانە سیستمی تۆتالی یان دیکتاتۆرێتە لە جیهانە نەیتوانێت هیچ شتێ بکە و لە کوردستانیشە هیچ ناکە و ئەوەی کە ئەبینین ئەم بارودۆخە ناهەموارە نالەبارەیە کە ئەم میلەتی توش کردووە لە هەرێمێکە کە ژماری خەڵکەکەی لە 5 تا 5 ملیۆن کەس تێناپەڕێ ئەتوانێت 30 ملیۆن کەس بژێنێ لە دەوڵەمەنی سەرۆت و سامانە لە بوونی کشت و کاڵە لە بوونی گەشتاریە لە هەموو مەجالێکە ئەگەر بێت و عەقڵێتێک و سیستمێکی با بڵین زانستی دیموکراتی هەبێ لە خزمەتی ئەو میلەتە هەبێ لەبەرەوە بە کورتی بگەڕم و ئەو خاڵە بە پێویستمان بە گۆڕانکاری لە سیستمی کاملی و بنەڕەتی ئەمە هەیە کە ڕوا بەڕێگاوە و ناتوانێت بڕکە و هەر شتێک خەریک بن بەنای چاکسازی و ئەم مەسانەوانێ بەڕاستی ئەمە تەنها
خەڵخەڵەتانەیە کە بۆ خۆیان و بۆ ئەو میلەتە چکە تا ئێستا ئەمە یەکەم جارەیە جمە لە چاکسازیە بێت و ساڵێکی تێپەڕیوە بەسەر ئەم کابێری نوێیە کە باتی چاکسازیەکە کە نەیتوانیوە هەنگاوێک بچێتە پێشەوە بەڵکو دەهنگا هاتۆ دواوە. بەڵام ئەگەر ئیجازە بێ پرسیارەکەش ئاوایە لە چووە دەست پێ بکەین بەڕای بەڕێز یانی ئەمە ئەگەر گۆڕانکاری هەموو سیستمەکە زەرورە لە چوو ئەبێ دەست پێ بکەین ئەم گۆڕانکاریە لە گۆڕانکاری سەرەکە ئەبێ ئەم حیزبە کەوا دوو سەرەکی و کەوا گۆڕانی چۆتە سەری ئەبێ بگەن ئەو قەناعاتە کە ئەم سیستمی ئەمان ئەی بەم بەڕێگاوە ئیتر ئیش ناکە لەبەرەوە بەرەو ڕووی دووشتە بنەوەنێ یان ئەو تا بەرەو ڕووی با بڵین ڕاپەرینێکی فراوانی جەماهیری خوێنایی ئەبێتەوە کە ئەوان لا ئەبات و خۆشیان زەرەکەت و ئەو مێژووی کە هەشیان بێ زەرەکە یان ئەوە تا ئەبێ بگەنە قەناعەتێ ئەم سیستمی کە هەیە ئەبێ بگۆڕێت ئەوەش بە بۆچوونی من کە پێویستە بەم هەنگاوانە بکرێ یەکەم حکومەتێکی کاتی دابنرێت کە لە ساڵکە لە تەمەنی لە فترەکەی لەم حکومەتە زیاتر لە نیوەی ئەبێ لە کەسانی خارجی ئەمە حیزبانەوە دروست بکرێت کە بەرنامەیەکی کاتی تایبەتی هەبێ کە یەکەم ڕۆژێکی هەڵبژاردن دابنێ دووەم کۆمسیۆنێکی سربەخۆی دیموکراسی دوو لە حیزباتی و دروستکە سێهەم بەسەر ئەو بابڵین قانونی انتخاباتی کە کراوە ئەیبن بەڕێگاوە گۆڕانکارێکی بنەڕەتی بکرێ چوارەم قانونی ئەحزاب کەوا تەحدیدی میزانی حیزبەکان و میدیا حیزبەکان کات بکرێت کە هیچ حیزبێ لەو مجاالەی کە بۆی دانرا و بووی دانرێت نتوانێت نە میدیای جای هەبێ و نە میزانی زیاتری بێ و ئەگەر زیاتری هەبێ ئەبێ میزانی و مۆزەرەکانی هەمووی ڕوونکاتەوە لەم گۆڕانکاری و بێتەوە نقطەی شکەکە بێکە ئەو سیستمە ئاوڵین جیهازە ئەمنی و دژە تێرەر و پێشمەگەوت چییە ئەبێ لەژێر سەڵتەڕەی ئەوان دەرچێ لەژێر سەڵتەڕەی حیزبەکان دەرچێ ببێتە هێزێکی بەرگری لە کوردستان پرۆفیشنەڵ دوور لە سەڵتەڕەی حیزبی و دوور لە ئەوی کۆنتترۆلی با بڵین ئەم ئەندای مەکتەب سیاسی و ئەم کوڕی چی و ئەم کوڕی فلان ئەم کوڕانە لە ماوەی ئەم ساڵەیە بتوانرێ انتخاباتێکی دیموکراتی فراوانی لەژێر ئیشرافی منظماتی دووەلیە و مووی متحیدە و هەروها بەشێک لە ڕێکخراوانی مەدەنی کوردستانی و عراقی و هەموو ئەوان بەشدار بە بتوانێت انتخاباتیش تازە بکرێت بابڵین پەرلەمانش تازە هەڵبژێرێ ئەم پەرلەمانە دەستکا بە گۆڕانکارێکی بنەڕەتی لە تەبیعەت سیستمی حکمڕانی لە کوردستانە. هیوا تێبینیەوە چێ سەرنجیەوە چێ فەرموو دەست خۆشەماڵ دەستی ئەوڕێکاوە خۆش لە ڕاستیە یعنی ئمە لە کاتێکە ینی قسە لەبارەی ئەوە دەکەین کە ینی چی بکرێت لە کوردستان گرفت چییە بە دەبێت چی بگۆڕە بەگەوەی لە پرسیارەکەی شەماڵە هاتبوو یعنی ئێستا بەشی زۆری باڵێن خۆپشاندان و ناڕەزایەتی لە کوردستان ڕەنگە لە ئەعلاما پیشان بدرێت تایتڵەکەی ئەوە بێت کە ناڕەزایەتیە لەبارەی با بڵێن موچەوە لە کاتێکە لە ڕاستیە ئەم ناڕەزایەتی کە لە کوردستانەیە و ئەو بزوتنەوە کۆمەڵایەتی ناڕەزایی کە دروست بووە با بڵێن داواکە یعنی بەرئەنجامی قەیرانی سەرتاپاگیری سیاسی لە کوردستانە دروست بۆکۆ یا ڕێکاوەش ئاماژەی بۆ کرد کە ئێمە هەرێمی کوردستان ڕوبەرووی قەیرانێکی سەرتاپاگیر دەبێتەوە کە قەیرانی سیستەمی سیاسی و قەیرانی حکومداریە لە هەرێمی کوردستان وڵە ڕاستی لە بیرمان نەچێ ئەم ناڕەزایەتی ئەگەر سەیری با بڵێن بەرفراوانبوونی حەزمی ناڕەزایەتی کۆمەڵایەتیەکان بکەین ئەمان ئێمە دەزانین لە ڕاستی ناڕەزایەتی کۆمەڵایەتی ینی مێژوویی دوور و درێژەیە لە کوردستان و ئەگەر سەری لە دوای نەوەتەوە بکەین لە کاتی شەڕی ناوەخۆ و لە دوای فەرودکردنی کوردستان و دابشکردنی کوردستان و هەروەها بابەتی
ئەوەی لە دوای حەفدەی شوبات و دوای ئەوەش بڕوویدا زنجیرەیەک ناڕەزایەتی کۆمەڵایەتی بەرفراوان بوو. ئەم ناڕەزایەتی ڕۆژ لە ڕۆژ یعنی ڕۆژ بە دوای ڕۆژ لەگەڵ هەڵکشانی قەیرانی سیاسی و قەیرانی ئابووری لە هەرێمی کوردستان حەجم و ئاراستەی ئەم ناڕەزایەتیش لە بەرفراواندا بوو و تا کارگەویشتەوەی لە ڕاستیە بەشێک لە هێزە دەسەڵاتدارەکان ڕوبەڕووی لێپێچینەوە بوون لە هەڵبژاردنەکان لەلایەن کۆمەڵانی خەڵکی کوردستان کە ئێستا دەبینن پارتی و یەکێتیان ئیتلافی حکومڕان ڕێژەی دەنگەکانیان لە ئاستێکی زۆر زۆر کەمە بە ئیتلاف و بە بەشداری نەکردنی نیوەی خەڵکی کوردستان توانیوانە ئەو دەنگە بین. واتە ئێستا لە ڕاستیە نەتیجەی ئەم قەیرانە ئاسی ناڕەزایەتی کۆمەڵایەتیەکان تا ئاستێکی زۆر هەڵکشاوە تا کار گەویشتۆتە لە کاتێکە ئێستا ئێمە لەو بەرنامەیە قسە لەسەر قەیرانی سیاسی و دۆخی هەرێمی کوردستان دەکەین ئێمە دەبین ناڕەزایەتی کۆمەڵایەتیەکان چۆنە لە هەرێمی کوردستان هەرچەندە لە ڕاستی ئەم ناڕەزایەتیانە ڕەنگە قسەی لەسەر بێ کە پێویستە چۆن ڕێک بخرێەوە چ بە ئاراستەیەک بکرێەوە چۆن سەر ڕێگا بخرێ لە کاتێکە لە ڕاستیە هەندێک جار ڕەنگە بە ئاراستەیەک بڕوە و هەندێک کەلەنی تێدا بێ زۆر بە ئاساین لەیان دەسەڵاتدارانەوە ئیستیغلال بکرێ و جارێکی تر پەیامی ئەوە بە خەڵک بڵاو بکرێتەوە بڵێن ئەمە ناڕەزایەتی کۆمەڵایەتی و خۆپیشاندان هیچ لە دۆخەکە ناگۆڕێ چکە لە ڕاستی ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە پێویستی بە قسەکردنی فراوانەیە ئێستا هەڕەشەیەکی زۆر گەورە لەسەر مافی یعنی ئازادی ڕادەربڕینەوە دۆخی هەرێمی کوردستان بۆی لە پرسیارەکەدا نەبڕێم دۆخی هەرێمی کوردستان لە ڕاستی گەیشتە ئاستێکام قەیرانانە کەڵەکە بوو و گەیشتە ئەم دۆخەی کە من و هاوڕێکاوە و سەدانی خەڵکی تریش بگاتە ئەم دۆخی بڵێ ئەم دۆخی هەرێمی کوردستان لە ڕاستی جارێکی تر بەم دەسەڵاتە چارەسەر ناکرێت بە تێگەیشتنی من یعنی هەر تەرکیبەی دروستبوونی هەردوو حزبی دەسەڵاتدار لە کوردستان و شێوەی گەشەکردن و مانەوەیان بەندە بە خوڵقاندنی ئەم قەیرانانی کە لە ئێستا هەرێمی کوردستانەیە بایمە پرسیارێکی زۆر با بڵێن ڕاشکاوانە لە خۆمان بکەین ئەگەر ئیمتیازی یعنی ئەو ئیمتیازە یان ئەو فەرودەی کە ئەمان لە داهاتی کوردستان دەکەن لە احتیکارکردنی دەسەڵات دەکەن لە کڕینی خەڵک دەکەن بە پارە ولا احتیکارکردنی دام دەستگاکانی حکوومەت و پەخستنی دیموکراسیەکەن ئەمانە ئەگەر لە ڕێگەی ئەم چاوگانەوە نەبێ ئایا ئەم دەسەڵاتانە ئەم دەسەڵاتدارانە دەتوانن خۆیان ڕابگرن و لەسەر بنەمای فکر و مەبادە خەڵک بهێڵنەوە ئەم ڕایڵە و ئەم تووڵەی کە خەڵک بەوان دەبەستێتەوە کە ئەگەر لە ڕووی ئەوەی پێدەوترێ سۆسیۆلۆژیای سیاسی و لە ڕاستی ئێمە وردبینەوە لە تەرکیبەی دەسەڵات و لە ڕایڵەی دەسەڵات لەگە خەڵک ڕاستیە ئێمە یعنی دەست دەبین بۆ پرسیاری گەورەتر بۆیە دەبێت بە ڕاشکاوی برین لە ڕاستیە بەبێ خاترگرتن ئەم دەسەڵاتە یعنی ئەم دەسەڵاتە دەرئەنجامی دەسەڵاتی ئەم قەیرانە دەرئەنجامی دەسەڵاتی پارتی و یەکێتیە واتە من پێم وایە ئێمە دەبی تەشخیصی شوناسی دەسەڵات بکەین بە تەشخیصی قەیرانەکە بکەین بۆ ئێمە لە ڕاستی بتوانین مواجهەی بکەین چکە قەیرانەکە لە ڕاستی ئەگە کورد بکرێتەوە لە قەیرانی موچە لە قەیرانی دارایی لەوەی وەزارەتی یعنی بەیانی وای ئەعلام بکرێ وەزارەتی تەندروستی موچەکەی پێشتر بدرێ و دوایی وەزارەتی ناوەخۆ وەزارەتی پێشمەرگە و بەیانی مامۆستایشێتی مامۆستایان خۆپیشاندان بکە بڵێ نامن دەبێ موچەکەی من لە دوای دوومانگ لە لیستی یەکەما بێ ئەم جارە لە وەزارەتی شتر بڵێ نا لیستەکەی من لە ڕاستی قەزیەکە ئەوە نییە و ئێمە لە ماوەی ڕابردوو ناڕەزایەتیەکانمان بینی خۆ خەڵک موچەشی هەبوو بەڵام بینیمان ناڕەزایەتیەکان لە چه ئاستێک بوو ئاستی ناڕەزایەتێکە من پێم وایە ئێستا گەیشتوتە ئەم دۆخەی کە وەکۆی شەماڵوتی کە ئێمە ناڕەزایەتی لە کوردستان و پرۆسی ناڕەزایەتی نابی تەنیا لەوە ببینین لەو ڕۆژانی کە شەقام خۆڕۆشاوە من پێم وایە کەناڵی زۆر هەیە ئەمڕۆ خەڵک ناڕەزایەتی تیا دەردەبڕی و ئێستا بڕۆ سەر کوچە و کۆڵان و دانیشتنە جۆرا و جۆرەکان و نەوە هەر شوێنەکەچی خەڵک ناڕازیە ئەم ناڕەزایەتیە گەیشتۆتە ئاستێک کە ئەندامان و لایەنگرانی ناو دەسەڵاتیشی گرتوتەوە لە بەرەوەی لە ڕاستی ئەم ڕاڵی کە ئێستا ینی قەیرانەکە گەیشتۆتە دۆخێک ئەمان ناتوانین چارەسەری بکەن و بەرژەوەندی ئەم خەڵکانش لەگەم دەسەڵاتانە جاریشتر ڕوبەڕووی مەترسی بۆتەوە مەبەستن خەڵکی خوارەوە و پراوێزخراوە بۆیە ئێمە ئەگە قسەکەت چڕ بکەینەوە ئەویش ئەوەیە کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانێکی گشتگیری سیاسی ئابووری کۆمەڵایەتی و بەڕێوەبردن دەبێتەوە ئەم قەیرانەوە ئەوەی تا لە ڕاستی ئەوەی تا بە ئێستا دەستی بۆ دەبن هیچ تا ئێستا هیچ ئاسۆیەک نییە بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە شەماڵ پێشەوەی پرسیارەکەم ینی بتوێنم بکەیت
ئەویش ئەوەی لە ڕاستیە دەسەڵات ئێستا دەستی بردووە بۆ ئیجراعاتی ئەمنی ئەم ئیجراعاتی ئەمنیە لە ڕاستیە پێی وایە لە ڕێگای ئیجراعاتی ئەمنیەوە دەتوانێت چارەسەری ئەم دۆخە بکاتن من پێم وایە ئەم ئیجراعاتی ئەمنیە دۆخەکە قورسترەکە و قەیرانەکە قوڵترەکە و ئاسی ناڕزایەتەکان لە ڕاستە دەباتە ئاستێکی تر و ئەم جارە لە ڕاستی دەبێ یعنی خەڵکی یعنی بزوتنەوەی ناڕزایەتی لە کوردستانیش جارێشتە دەیبیر بکاتەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکە کە من پێم وایە ئەمەیان ڕەنگە تەوەریکی تایبەتی بێ و یان ڕەنگە یعنی زۆر ساڵ بچێشێکە ئێمە بتوانین چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکەین لە کاتێکدا ئێستا پرۆسەیەکی زۆر بەرفراوان لە ئاستی میدیایی و لە ئاستی ئیجراعاتی ئەمنی بەدەستەوێت کە دەڵێن ناڕزایەتی کۆمەڵاتی لە کوردستان چی گۆڕی لە هەفتەی شوبات توانیتان چی بکەن ئەی دواتر توانیتان چی بکەن ئەمە هیچی لێسەوت نابێت جگە لە بەکوژدانی خەڵک لە ڕاستیە من پێم وایە ئەمە موجهە بۆ لێدان لە بزوتنەوەی ناڕزایەتی کۆمەڵاتی لە کوردستان بۆی جێپەنجەی خۆی با بڵێن دیار نەبێ و هەوڵێکە لە مەبدەئی خۆپشاندان ئێوە ئەگە ئاگدار بن لە هەولێر و لە دۆک خۆپشاندان بە مانای کەلیمە قەدەغە کراوە شتێک نەماوە بە ناوی پلۆڕالیزمی سیاسی و فرەی سیاسی لە ڕاستیە کە بتوانێت تعبیری لێ بکەیت و لە سلێمانی و ناوچەکانی تر بە جۆرێک لە جۆرەکان لە ڕاستی ڕێگا پێدراوە دواتر سەرکوت دەکرێت وەکەوەی ئێستا بینیمان دەیان و تا ئاستی سەردەمانێک سەردان خەڵک لە کوردی زیندانەکان و ئێستاش لەسەر تاسەری کوردستان مەبەستم لێرە چیە لە ڕاستیە ئەمە دەبێت دەستکاری ئەم تێگەیشتنە بکەین بڵێ خۆپشاندان کاریگەریان کاریگەری نیاوڕیان خۆپشاندان یەکێکە لە مافە سەرەتاییەکانی ئیسان و بە مافێکی بنەڕەتی لە جارنامەی مافەکانی مرۆڤ ڕێککەوتنامەی یەکەمی مافەکانی نێودەوڵەتی مافەکانی مرۆڤ دادن دێ بۆیە بە هیچ شێوازێک دەسەڵات نەدراوەتە لە ڕووی قانونی نێودەوڵەتی دەسەڵات نەدراوەتە دەوڵەتەکان کە دەستکاری ئەم مافە بکەن بیدەنیان بیبەخشن بەڵکو لە چوارچێوەی قانونی نێودەوڵەتی ئەوەی کە ئەوە پەیماننامە نێودەوڵەتیەکان هەرچی دەوڵەتەکانە ڕێکی بخان لە چوارچێوەی یاسادا ئەمما ئەوەی لە کوردستان دەکەێت لە ڕاستێت چ لە بواری پراکتیکیە چ لە یاسای خۆپشاندان کە لە مۆڵەتەوە لە ئاگداریەوە گۆڕدرا بۆ مەڵۆت پێش 10 ساڵ پێش ئێستا یاسای ژمارە 11 ساڵی 2010 ئێستا لە پراکتیکە لە واقع شتێک نەماوە بەنای دەربڕینی بیرۆڕ هیوە باسەکە فراوان نەبێتەوە نەچێتە سەر مەسایلی تر کە دیارە هەمووانی تۆ جێگەی ئاماژە پێکردنەوە دروستە من شکالێک لەوەیان نبینم بەڵام من پێم خۆشە سەبارەت بە خاڵی گۆڕانکاری کە وەختێک لەسەر گۆڕانکاری قساکەین و ئەمانێت چی بگۆڕین لە کوردستان تاکید لەسەرەوە دابنین کە بەڕاستی هەوڵ و خەبات و کارکردن بۆ گۆڕانکاری ئەوانە تەنانەت پێشەوەیکەوە یەشێتی و پارتیش بن بە دەسەڵاتدار لە کوردستان لەم کۆمەلگایە هەبووە نی خەڵک بۆ کێشەکە لە بەیشێتی و پارتی و دەستی پێ نەکردووە ئەمە یەک دووەم باس و دەسەڵاتی یەکێتی و پارتی بە بڕوای من بۆ خۆی بەشێکە لە سیستەم و لە مەنزومەیەکی فراوانتری جیهانی یعنی قەزیەکە تەنها ئەوە نییە کە ئێمە دوو دەسەڵاتی میلیشیایی لە کوردستانە حاکمەوە دەسەڵاتدارە ئەمانە ئێمە لە بەرامبەر تەبقەیەکە لە بەرامبەر چینێکی سەرمایه‌دار و کاپیتالیستە ڕوبەڕووین کە لە یەکێتی و پارتیان نوێنەران و هەتا بڵێن ئەو کۆمپانیا بڵێن دەوڵەمەندترین کۆمپانیەکانی خۆیان دۆزیێت چونکە یەکێتی و پارتی لەوە دەرچوون کە ئێمە وەکو ئەحزابی سیاسی بەتەنها مامەڵیان لەگەڵا بکەین ئەمانە دوو کۆمپانیای مسلحن دوو کۆمپانیای چەکدارن دوو یان یەتان مافیاش کەوتریە مافیاوانە زۆر جار مافیا کەمتر ئەتوانێت تعبیر لە وجود و ماهیەتی یەکێتی و پارتی بکامانە دوو کۆمپانیای چەکدار و دوو بەرهەم و دوو مەسخی دیاریکراون کە لە سەردەمی نیۆلیبرالیزمەوە لە داوەشی نیۆلیبرالیزمە هاتوونەتە کایەوە ئەوەی لە کوردستانە پێویستی بە گۆڕانکاریە بە بڕوای من تەنها سیستەمی حکوم نییە وەکە ئێمە باسەکە تەنها لەمەیە خولاسە بکەینەوە بە نەزەرم مەسایلێکی زۆر جددیتر و مهمتر لە بەرچاو لا ئەبین کە پێویستی بە گۆڕانکاری هەیە ئەویش وەکو سیستەمی حکم مەسەلەی مهمترین قەزیە لە هەموو گۆڕانکاریەکە لە هەموو پرۆسەیەکە بۆ پێشکەوتن بۆ گەشەکردن و ئەوانە هەمیشە پرسی ئابووری بووە واقعان ئێمە ئەبێ ئابووری کوردستان چۆن چۆنی ڕێخین و ئابووری کوردستان چۆن گۆڕانکاری بەسەرادێ و خەڵک چۆن دەتوانێت قودرەتی هەبێت دەسەڵاتی هەبێت لە ڕووی ئابووری چونکە باسەکە ئەگەر بێتە سەرەوەی کە مەجموعەیەک تەفاسیل ئەوترێ لەسەرەوەی کە حکوومەتێکی بۆ نمونە موقت دروست بکرێت دواتر یەکێتی و پارتی دەسەڵاتی
ئەویان لێ بسێنرێتەوە کە بتوانن هەموو شتێک خۆیان بڕیاری لەسەر بن و بەم جۆرەی کە تەحکومەکەن بە دەستگا ئەمنیەکانەوە ئەوانیان پێوە نەمێنێتوانێمە لە کوردستانە هێزی 1970مان هەیە کە کەس نازانێت نە ژمارەیان چەنە نەمەعاشیان لەکوێوە بۆ دێەوە چۆنی نەکرێن و تەدریبیان چۆن نەکرێەوە نەخشەیان چێ هیچ شتێکی لەبارەوە نازانێت نە پەرلەمان کۆنتترۆلی هەیە بەسەریا نە هیچ دام و دەستگایەکی هەڵبژێرا و یاخود ئەوەی کە لە بەرامبەر خەڵکا بەرپرسیارە توانای هەیە کۆنتترۆلی ئەم هێزانە بکام هێزانە ڕاستەخۆ لەلایەن نیشەتی و پارتیەوە کۆنتترۆڵەکرێن وەک کاتی خۆشی زۆر باسی ئەماکرا مەسەن گۆڕانیشێک لەو مەسایلانی کە زۆر تاکیدی لەسەردانا ئەوەیە کە ڕابەر نەبێت یا مەسەلەن سەرۆکی هەرێم نەبێت یا دەستور بگۆڕین بە جۆرێکە شتێک نەبێ ناوی سەرۆکی هەرێم بێت و ئەوانە یاخود مەسەلەن بەدیلیاندانە بۆ سەرۆکایەتی هەرێم کێشەیەکی گەورە بوو ئەوەشەوەی سەر مەسعود بەرزانی سەرۆکی هەرێم نییە وەزیری ئوموری سەربازی لە بەریتانیاوە سەفەری کردووە هاتووە بۆ کوردستان لە جێگایەوەی بچێ لەگەڵ پەرلەمانە دابنیشێ لە جێگاوەی بچێ لەگەڵ سەرۆکی هەرێما دابنیشێ لە جێگایەوەی بچێ لەگەڵ سەرۆکی حکومەتا دابنیشێ بە تاقی تەنیا ئەچێ لەلایەن مەسعود بەرزانی و ئیستیقبالەکرێ و مەسعود بەرزانی زۆر بە شانازیشەوە لە سەفحەکەی خۆیان ئیعلانێکا کە بەڵێ هاتوون بۆ تاوتێکردنی بارودۆخی ئەخر تۆ چیت تۆ سیفەتی ڕسمی چییە لە کوردستانە بۆ تۆ ئەتوانی تەحکوم بکەی بۆیکەوە چێ بێ بۆ کوردستان لەگەڵ شێدابنیشی ئەمە بەستمەوە نییە کە ئەمە ڕوبەڕووی مەسعود بەرزانی خودی خۆی بێتەوە ئەمە ڕوبەڕووی وەزعیەتێکە کە ئێمە لە کوردستانە هەمانە مەسعود بەرزانی بۆیە سەرۆکایەتی هەرێم مهم بوو چونکە مەسعود بەرزانی سەرۆک بوو نەک لەبەرەوەی کە مەسعود بەرزانی لەبەرەوە مهم نەبوو کە سەرۆکی هەرێمە ینی سیستەمەکە بە جۆرێکە گۆڕانکاریکردن لەم سیستەمەیە بەو شێوازە ئیداریانی کە باسەکرێ پەرلەمان سەڵاحیەتی هەبێت چی هەبێ ئەمانە ناتوانێت لەگەڵ ئەمەیات معاملە بکە یعنی تەواوی ئەو دام و دەستگایانی کە ئێمە خەریشین باسی وەکین کە بتوانێت گۆڕانکاری لە کوردستانە دروست بکە بۆی کا حکومەتی تێگەشتنی تۆ ئەگەر یعنی دەبێت یعنی لە چ زاویەیەکەوە یعنی لەکوێوە داخل دەست بۆ مەسەلەی گۆڕانکاری بین کە ئیمکانات ئابێ یعنی لە چوارچێوی ممکن ئابێ دەزانیت چۆنە باسەکە لەسەرەوەی من ئێستا زانم کەوان لە سەروبەندی ئەم خۆپیشاندان و ناڕزایانەیە قسە لەسەرەوەی چۆن وەڵامی ئەمانە بدەینەوە زۆر کە زیاتر باسیەوەکە کە نەخشەیەکی دیاریکراو هەبێ بۆی کەوا جوابی ئەم خۆپیشاندانەی ئەمڕۆ بدرێتەوە بۆیە من و تۆش لەسەرەوە متتەفقین کە بەدەر لەوەی کە ئەم خۆپیشاندانەی ئەمڕۆ هەیە ئەم ناڕزایانی ئەمڕۆ هەیە ئەمڕۆ بە قەر سوتاوە یان نەسوتاوە پەلامار دراون یان نەدراونەوەوانە پرسی گۆڕانکاری پرسێکی زۆر کۆنی کۆمەلگای کوردستانەوە ئێمە چۆنی ئەمە لە بنەماوە تەناول بکەین من وا ئەزانم کە باسەکە لەسەرەوە نییە کە شتێکی عملی هەر ئەمڕۆ قسە لەسەرەوە نییە هەر ئەمڕۆ چۆنی ئێمە حکومەتی هەرێم بگۆڕین باسەکە لەسەر ئەوەیە کولەن وەزعیەتی کوردستان چۆنی لەم جێژاوە دەرچێشی چۆنی دەسەڵاتێکی تر بێنێنە جێگەی ئەم دەسەڵاتەوە کە هەیە و ئەم دەسەڵاتە پێویستی بەوە هەیە بینا بکرێ لە خوارەوە ینی زۆرتر لەوەی کە قسە لەسەر ناڕزایی سەرجالە بێ باسەکە بێ لەسەر ڕێخستن بێ لە شوێنی کار و ژیانی خەڵکە و ئەم شێوازە ڕێخستانەی کە پێویستە ئێمە دەستی بۆ بەرین کامانن و چۆنی ئەتوانێ هەنگاو بە هەنگاو دڕ بە ئەم دەسەڵاتە کۆنەپەرستە سوزانم بۆژوازیێکی لۆمپن جارە باسی لۆمپن پرۆلیتاریا کراوەڵامەوەی لە کوردستانە هەیە بەڕاستی بۆژوازەکەی لۆمپنە بۆژوازیێکی لۆمپن هاتووە کە ئەسڵان نەڕەبتی بە سناعەتەوەی نەڕەبتی بە تجارەتەوەی نەڕەبتی بە هیچ شتێکەوە نییە لەوانی کە هەیە هاتووە لەسەر ئەساسی نەوت فرۆشتوانە دەوڵەمەند بۆمانە ئەم بۆژوازە چۆنی جێگەی ئەگریتەوە چۆن دام و دەستگایەک دروست دەکەی کە هەموو تەواوی ئەم دام و دەستگایانی کە ئەم دروستی کردو لە بینی بەری پرسیارەکە ئەوەیە پرسیارەکە لەسەر دروستکردنە زۆرتر تاک و ڕووخاندن گۆڕینی ئەوەی کە ئێستا مەوجودە بە بێ وجودی بەدیلێک و ئەلتەرناتیڤ کە بچێتە جێگای و بتوانێت ئەمنیەت و بتوانێت ڕەوابط لە مەنتیقەکە سازماندار ڕێک بخە سوزانم بتوانێت نان بۆ خەڵک دابین بکە ئەخرێمە چواردەورمان گیراوە هەر چواردەوری کوردستان هەمووی دەوڵەت بعدين شيء لحج گۆڕانکاریە بکرێ هەر سیستمی بکرێ ئەگەر بچێتە ضمنی قوارەیەکی ئیطارێکی قانونیەوە يعني چکۆ باسی سیستمەکەی باسی نظامەکەی باسی حکمرانیەکەی باسی شتێکە ئەبێ لە ضمنی ئیطارێکی قانونیە بێ کە بتوانی ئەو نظامە قانونیە ئەو بەرنامەیە ئەو داواکاری ئەوەی خۆپیشانەی گۆڕانکاریێک ئەتێت بێ
ناتوانانی تۆ مجرد دابنیشی باسی گۆڕانکاری بکەی ئەگەر تۆ ئەدەوات و سیستەمی نەبێ بەڕێگاوە هەم بیت تەنفیزی کات یان بتوانێ گۆڕانکاری لەسەر بکات. ئەوەی لە ئیستا لە کوردستانە ئەگرێ هیچ نوع سیستمێک نییە بە نەگە باش لە دموکراتێتی جیهانە لیبرالی بیان ئەگەر یان سۆشالیستی بیان یان هەشتێ بێ تو باسی دوو نوع دیموکراتی دەکەی دیموکراتێتی حکومڕانی و دیموکراتێتی میلی کە باسەکەی ئەو دیموکراتی میلیکەوە ڕقابەی شعبی خۆی هەبێ لە ضمنی مەجالسی پیۆترێ ئەنجومەنی بەلەدەیە شورای ناوچەیە کە ئەمانەش ڕۆڵشی سەرێکیان شەرنی ڕۆڵشی سەرێکیان هەبێ لە گۆڕانکاری کە لە سیستمەکە بکرێت ئەتوانێت ڕۆژی نقابی هەبێ ڕۆژی با بڵێن ڕقابی هەبێ لەبەرەوە ئەگەڕێمەوە لە ڕاستی ئەگەڕێمەوە بۆ ئەو ئەوەیە کە تۆ ئێمە پاڵ بەوە بنین کە بتوانین گۆڕانکارێکی برمەتی بکەین ئەم حکمڕانی کە کوردستانی با بەڕێگاوە ئیستا لە حکمی عائلە و لە حکمی حیزبی قائید و مەکتەبی سیاسی دەربێنین ئەوەش بە جۆرەی دەستور تۆ دەستورێک دابنی کە مەجال نەیرێت بە هیچ شێوەیەک لە سبێنێ دووسپی هەر حیزبێت و ئەگە بێت و ئەکسرەتی ژوەگرێ بتوانێت ئەو بەو ئیدار سیستمی کە ئێرا بەڕێگاوە بکات کاکبات ماشای وڵاتەشی وڵاتانی ئەوروپی بکەین حیزبی محافظین لە بێتانی حکومەکە ئەیکا بەڕێگاوە کابرایشان هێنا بەڵام لەگەڵ ئەوەشە شێوەیەک لە ڕقابەی سیستمەکە هەیە کە ناتوانین تەجاوزی بکەن ڕاستە ئەوان ئەیانەوێ بەرنامە و منەفستی خۆیان ببن بەڕێگاوە ئەو ڕێکاوە لێرە پرسیارێک بۆ هەر بۆ بابن بۆی تەرکیزی زیاتر پرسیارێک لەوەی تۆ دروستە بێشەوەیە کە ڕەگە بۆ شەماڵی ژعنیم بێ ئەوەیە کە چۆن ئێمە جیاوازی بکەین ئەوەی داریمی کوردستان دەوترێ بۆ منە حکوومەتەیە بەڵام لەم لاوە لە ڕاستیە هەندێک ینی پرسیاری گەورەتر لەم بارەیەوە دروستە بێ ئایا یعنی ئەوەی هەیە دەتوانین ناوی لێ بنێن هێسەیە یان دەسەڵاتی دامەزراوەیی هەیە ئێمە لە دۆخی کە من پێم وایە ئەوەی یەکەمە لە دۆخی ئامادەجی هێزە و هێزێکی کۆنتترۆل نەکراوی لە دەرەوەی موسسات و لە دەرەوەی دامەزراوەیی ئەوەی شەماڵ باز لە هێزی هەفتا و باقی زۆر شتی ترەکرێت لە ڕاستیە تۆ لە دۆخی ئاوایە چۆن دەتوانی دەست ببی بۆ گۆڕانکاریەک و قسە لەسەر گۆڕانکاریەک بکەیت ڕاستیە کە ئێمە قسە لەسەر گۆڕانکاریە بکەین کە لە ئەمڕۆە بکرێ و ممچین بێ یعنی ئێمە قسە لەسەرەوە نییە لە دوای چەنی تر ینی قسە لەسەری نابێ ئەمە هەر بۆیە من باسی ئەو بکەیتەوە ئێمە دانیشین ئەگەر بمانێ گۆڕانکاریەکە لە مەدای دوور بێت ئەبێ هەنگای یەکەم بۆ بکەین کە لە زمانی چی ئیتارێکی قانونیات و ئەم گۆڕانکاریاکەی ئیتاری قانونی بێ ئەو دەسەڵاتە کە هەیە کە 30 ساڵە ئەیبا بەڕێگاوە لە خلالی مەکتەبی سیاسی و لە خلالی مێلیشە عسکەرەکانەوە لە خلای بنەوە تۆ بێ ئەوە لە مرکزی قرار دەربێنی بیگەین تۆ بۆ مۆسسێکی دیموکراتی کە بتوانێت ڕقابەیەکی شعبی و تەمسیلی حقیقەتەن تەمسیلی ئەو میلەتە بکە ئەوەش ئیستا تەنها بۆ کە تۆ نابێت چاوەڕێ ئەو بکەیت کە ئەم پەرلەمانە ئیشی خۆی بکەیت کە نەبوو لە دنیاە پەرلەمانێک ئەو پەرلەمانی کوردستان بە بەڕێگاوە کە خەڵکە برسیە کە خەڵکە کە خیانەتی وەتەنی ئەکرێ بە معنەی کەلیمە خیانەتی وەتەنی خاکە تەسلیمی بێگانە دوژمنی خۆیەکە ناتوانێ بکرێ عقلی 50 ساڵی چییە خیانەتی وەتەنیە بوونی 36 قاعدە عسکەری تورکی خیانەتی وەتەنیە بوونی دەهان بنکەی میت و ئەطلاعات و چی معنە خیانەتی وەتەنین معنای کەلیمە خیانەتی هیچ قانونێک نییە ناو پەرلەمانی کوردستان کە حکمی ئەم خیانەتی وەتەنیە بکا بەڕێگاوە هیچ شتێک نییەکەوە ئەو سەرۆت و سامانی ئەو میلەتە ئەبرێ ئەجزرێشە کە خیانەتیشی وەتەنیە بتوانێت ببێت لەبەرەوە ئەو مۆساتەی کە ناو هەیە مۆساتەکە شەلەلی بووە وجودی نەماوە ئەبێ ئەو پێشمهێزی پێشمەگەیکەوە ئەبێت بەرگەری و داکۆشی لە ماف و لە خاکی کوردستان کە بەکاری ئەو میلیشیاک دیش بە میلەتەکە هێزە چەکدارەکانی کەیکەوە دژە تێرەرە چییە هەمووی لە پێناوی بنەماڵە و چیە ئەمانە هەمووی لە ئەزمنی ئەتوانین بڵێ خیانەتی وەتەنیە لە پێشەوە لەگەڵ ئەوەشە ئەیکەن بەڕێگاوە خوێنە ڕێژن چیەک بێ باشە هەنگاوکەمە بەوە چێ بە من ڕێگەی کە حالیین نابینم تەنها ئەوە ئەبێ ئێمە بتوانین پاڵ بۆ پرۆژەوە بنین
کەوا بچین بەرەو مانەفستۆیەک بۆ حلکردنی ئەم پەرلەمان و ئەم حکوومەتی کە ئێستا هەیە و داواکردنی حکوومەتێکی کاتی کە لە بینیش 9 مانگ 12 مانگ تێنەپەڕێ لە سا چلی لە حیزبەکان تێنەپەڕێ زیاترکەی شەستەکەی خەڵکەکە خۆی هەڵبژێرێ ناسراوە بن بە نەزاهەتیان بە پاشیان بە دڵسۆزیان بە بێلایەنیان بە ئەکادیمیان بە پرۆفیشنالیان لە بەشی جیاوازیە کە بتوانێت ڕێگا نەخشە ڕێگایەشی دامڕێ تێنەپەڕێ لە دەهناو بۆ دروستکردنی هێنانە پێشەوەی حکوومەت و مۆساتێکی اینجا بەس ئەوەش بێتەوە ئەگەرێنەوە بە ئەو سوالی کە جەنابەت باس کرد پێشترکەوە لا هەیە جانبی اقتصادی ضمنی ئەوە هەیە کەەوە دانیشین ئێمە بەرەو پرۆگرامێکی اجتماعی اقتصادی بۆ گۆڕانکاری بنەڕەتی لە سیستمی نەتەنها سیاسیە لە سیستمی حکمی اقتصادی اجتماعیشا بکرێ بەڵام تو ناتوانانی ئەوە فەڕستکەی ئەگەر بێت و کێشەکە من کێشەکە لەوە ئەبینمەوە کاکاوە باسەکە لەسەرەوەی ئێستا من لە هەر وڵاتێکی کەیا بۆ نمونە یاوەتا دام و دەستگا نافۆرماڵەکان یاوەتا دام و دەستگا فۆرماڵەکان لە دەرەوەی دەسەڵاتی حاکمایە بۆ نمونە لە شوێنێکە کە بۆ نمونە دەسەڵاتێکی تۆتالیتاری و دیکتاتۆری و مستەبیدۆوانە هەیە مەجموعەی مؤسسات هەن لە دەرەوەی دەست دەوڵەتەکە دروستە بنووەوارە ئەم مؤسساتانە وردە ئەچنە جێگەی ئەو مؤسساتانەی کە هەیە بۆ نمونە مەسەن شۆڕژ لە کوبا چۆن ڕوایە مؤسساتێکی دیاریکراو بە چەکداران دروستیان کردووە لە دەرەوەی بڵین مؤسسەی حاکم و ئەوانە دێنەوە ناو شارەکانە گرنووە مؤسسە تازەیەدانێ نەخێنە جێگای منە یاوەتا لە شوێنێکی کا بۆ نمونە مؤسساتی ڕسمی ئەتوانی توانای ئەوەت هەیە بەکاری بێنی لە دژی حزبی حاکم بۆ نمونە لە بەریتانیا ئەتوانی ئەو مؤسسەی کە بەدەستەوەیە بۆ دەستوری کە هەتە بەکاری بێنی بۆیکەوە ئەم حیزبەکە لە بەرژەوەندی خەڵکە کار ناکاتوانە لایبەری حزبێکی کە بێنی لە کوردستانە مؤسساتی ڕسمی و غیرە ڕسمی کەوتۆتە بن دەستی ئەحزابی حاکمەوە یعنی باسەکە لەسەرەوەی لە دەرەوەی ئەمەی کە پێی ئەوترێچێتی و پارتی نە پەرلەمان معنای هەیە نە سەرۆکایەتی حکوومەت معنای هەیە نە سەرۆکایەتی پەرلەمان معنای هەیە نە سەرۆکایەتی هەرە هیچ شتێکی تر هیچ مؤسسەیەکی تر معنای نییە ئاسایش معنای نییە من لەوە زیاتری شەڵم کاک شماڵ من لەوە زیاتری شەڵم لە زۆر وڵاتانی ئەمریکای لاتینی بعد نمونەی کوبانەیە بێنێت کوبان لە 56 و 57 تا شۆڕشێکی خوێنایی جەماوەری بوو توانی سیستمێکی معین دابنێ بەڵام وڵاتانی ئەمریکای لاتینی بە دەهان ئینقلاباتی عسکەری ڕوویاوە بۆ نمونە لە بۆلیڤیا پارمان 11 لە انتخاباتە بۆ انقلابێکی عسکەری ڕای مۆڤیان لابرد بەڵام دەبڕیکەوە سیستمێکی بە قووەتی منظماتی دموکراتی خارجی حکم هەبوو وەکو نقاباتێکی بەهێزی کرێکاران هەبێتەوە نقاباتی صحفی بابی ڕۆژنامەنووس هەبوو نقاباتی کە هەبوو ئەم نقاباتانەوە لەگەڵ قوی جەماهیری ئەو حیزبانێ توانیان فەرزیکەن بەسەر نظامە کودەتایەکە کە کرا بە پشتی ئەمریکا کراوە بە پشتی ئیسرائیل کراوە بە خبرایەنەکە توانیان هەستن ینی فەرزی هەڵبژاردنێکی کە بکرێتەوە کە تەوقع ناکرد بیدۆڕێنن بەڵام بیدۆڕێ ئەسار حزبی بەرەو ڕێگای بەرەو سۆشیالیزم بە شێوەیەک بردەوە فەرقیەکان جاکە لەگەڵ 26 بوو نەکبەتەکەی کوردستان مشکلەکەی کوردستان گەندەڵەکەی کوردستان ئەم دوو حیزب و هەیە هەر زۆر ئەتوان مەسانە و نۆی منظماتی کە پیڵی منظماتی مەدەنی ئەوەشان گەندەڵ کرد کڕیان کردیان مەژیش تجاری کرا بە با بڵین دوکانێکی بازارێک بۆ ئەم حیزب و بۆ ئەو حیزب و حیزبە ناتوانن کەوا دەورێک ببینن لە ئیستا لە حرەکەی جەماهیری ئیستایە کە بتوانرێ ڕۆڵێک بێن لە تەماشای سوودانکە عنی سوودانکە با بڵین اتحادی مهێنین حۆر دەورێکی باڵای هەبوو لە کۆکردنەوەی معارەزەی نظامی بەشیرە حتا وای لێ هات لەم بینە کەوتنەوەیکەوە بەرەیشی فراوانیش دروست بووانێ کە پیانە بەرەی قوة تغییر کەوتەوەکەوە خلافاتیان هەبوو
لەگەڵ قۆی تەخیرە ئینسحابیان کردەوە لەگەڵە یعنی بوو بە ئەوەی کەەوە اتحادی مهێنی حەورکە با بڵین چترێکی فراوانە بۆ منظەماتی مجتمعی مەدەنی و بۆ نقابات دەورێکی سەرەکی بیبینە لە گۆڕانکاری و لابردنی نظامی بەشیر ئێمە لە ئەوەشمان نەماوە لە کوردستانە لەبەرەوە ئایا ئێمە ئەتوانین بەرەو ئەوە بچین بەرەو دروستکردنی بەرەیەکی شەقام ئەو بەرەی شەقامە لە چێ پێگە بێ بەدان بە سەدەهان کەسانی سربەخۆی پێشکوت و خوازی چالاکەوازە هەیە بێتوانێت کەەوە ئەتوانێت ئەمە بەشێک بێ لەگەڵە ئایا ناو نقاباتی کرێکارانە نەک ڕسمەکان کەەوە سوودین نییە وجودی نیە بێتە پێشەوە ئایا ئەو قاعدەی کەەوە قاعدەیەکی باشی پاشی شتی هەیە یان پارتی هەیە یان گۆڕان هەیە کە دش بۆ گۆڕانکاری دەسەڵاتن ئایا ئەتوانێت ئەوە نەڕاکەشرێت بۆ ئەوە ئایا ئەتوانێت مەجموعی لە کادمینی جامعی سربەخۆیەوە خاور هەڵوەز بێ ڕاکێشە بۆ ئەوە ئایا ئەتوانێت تۆ پلاتفۆرمێکی دیموکراتی فراوان دروستکی کەوا هەدەفێکی هەبێ بۆ گۆڕانکاری بە دروست کاکاوە بە بڕوای من بە دروست ئێستا بەڕێستان ئاماژەتان بەوە کرد کە جوابی ئەو پرسیارە بوو کە من وتم من بۆ خۆم لە تێڕوانی خۆمەوە ئەوەیە کە دروستترین هەنگاو ئێستا ئەوەیە بە بیرکەینەوە چۆن ڕێکخراو دروستکەین یعنی مشکلەکە ئەوەیە مشکلە ئەوەیە ئێمە وەکو سۆشیالیستەکان وەکو کەسانی چەپ وەکو جوڵانەوەیە کە سەد و ئەوە نەساڵەیە ئێمە لە مەیدانی خەباتین و ئەمانە هەمیشە و دایم قاعدەیەکی ئەساسی کە ئێمە باوەڕمان پێ بوو ئەوەیە لە ناڕەزاییەکان ئێمە بە شوێن ڕێکخراوبوونەوەی ئێمە لە ناڕەزایەکانە ئەزانین ئەو دەستکەوتی ئەمڕۆ بە دەستی دێریبانی لەوانە لێ بسێنرێتەوە ڕاستە بە تایبەتی لە کوردستانە کاکە هەرچی گەمەستان ئەوە ئێستا موچە ئەیل باشە ئەم مانگەدایان ئەی مانگی داهاتوو کێشەکە لە چیە کاکەوە هیوا کێشەکە لەسەر لەوەیە کە ئێمە هەموو ئەوانەی کەوا بەشداریشن لە خۆپیشاندانەیە و هەمیشە گلەیی لە گازندە لە جەماوەرەکەوانە لە کات و ساتی ئەم خۆپیشاندانەیە ئەوەی کە بەلایە ناچن ڕێکخراوبوونە گرنگترین دەستکەوت لەم وەزعەتەیە ئەوەیە ڕێکخراوبوونی دروستکەی بەرێک دروستکەی جەبهەیەک دروستکەی ئێمە پێویستمان بەوەیە لە کوردستانە دەسەڵاتی ئایندە دروستکەی مشکلەکەمانەوە هیچ شەماڵ ینی ئەم دوو خاڵەی پێچم تۆرە بڕە کۆتایی بڕوە مار دەکرێت وەکو بەشداری منیش بێ من پێم وایە یعنی ئەوەی ئێستا هەیە لارێمی کوردستانە و ئەوەی لەم ناوچەیە دەگوزەرێ بەگشتی یعنی لە حاڵەتی گرفتی دوورکەوتنەوە لە تەحەزوب و لە مەسەلەی خۆڕێکخراوبوون و طبعا و دابڕاونی ئەوەی لە وڵاتانی عەربی ڕوویدا دوای ئەوە گواستراوە بۆ عێراق ئەوەی هاوڕێکاوە باسی کرد کە من دەبێت زۆر بە دقیقەوە ئاگدار بین لە عێراق لە ڕاستی کۆمەڵە شت فەرز کرا کە ئێستا ئەگەر سری حتمی ناڕزایەتی کە بە فعلی لە جادە بێ من ناڵێم ینی کەوەی لە ناو خۆپیشاندان نابێ ئەوەی یاریمی کوردستان چۆن سری بکەی ناگاتەوەی کە لە ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو لە عێراقا ساڵێکی خان ئێستاش بەردەوامە و حەزمەکەشمان بینی پرسیارەوە لە عێراقەوەی توانی کردی لە ڕاستیەوەی توانی بیکاتن ئەوە بوو یعنی ئەو ئەزمونانە بۆ ئێمە زۆر زیندون و زۆر تازان و زۆر لەیەکیش نزیکن لە ڕاستیە ئەوەی توانی بیکە لە عێراقا بریتی بوو لە چی ئەوەی شەماڵ باسی کرد کە لە ناکاوە لە ڕاستی زۆر بە ئاسانی هێزە سیاسیەکە هاتن ئەجندای خۆیان فەرز کرد بەسەر خۆپیشاندەران لە دۆخی ئەم پەرتەوازەییە ئەجنداکە چی بوو لە ڕاستیە ئەوەی پێدەوترێ انتخابی مبەکر ومسألة قانوني انتخابات وحكمي باڵێن ئەمەی پێدەوترێ تەکنۆقرات و ئەم بابەتانە من پێم وایە بەشی زۆری ئەمانە ڕەچەتەیەکی لیبراڵە من باز مەبەستمەوە نییە کە هەڵبژاردن نەکرێ و هەڵبژاردننی پێشوەختە مەبەستم تێگەشتەکەی ئەو ڕێکاوە نییە ئەمە چارەسەر نییە بەس مەبەستم لە کاتێکە قانونێکی انتخابیان هێنا لە قانونەکەی تر زۆر خراپتر ئێستا بە پێم و پێوەرەکان سەدر لە ڕاستی بە پێ و خوێندنەوەی هێزە تایفیەکان ئەم جارە سەدر ئەگەری ئەوەیە کە نزیکەی 100 کورسی بێنی کە بە پێی ئەم قانونە پێشترەوان ئیشیان لەسەر کردووە کە پێشتر یعنی 20 کورسی بۆ 25 کورسی دێنە لە ئاخیر هەڵبژاردنە نازام هاوڕێکاوە ئەگە دەبێت تلافی کردی نزیکەی 30 کورسی زیاتریێنە زەبت لەبیرم نییە 54 ێنە ئەم جارە پێشبینی دەکرێت کە بیگەێنتە بۆ 100 کورسی بەڵێ
بەڵێ ئەم سیستمی کەەوە ئەمایکن بەرەگاوە لە سیستمێکە لە ئێرەسە سیستمی بریتانیا ڕم بەرەگاوە کە دەرچووە سیستمێکی بەڕاستی دیش بە دیموکراتیە ئەمکە ئەم سیستمی بریتانیا چکە لە دووشتت هەیە لایەک و ئەڵێن کە تۆ ئەندامێکی پەرلەمان هەڵە بژێرێت لە گەڕەکێکە یان لە دارێکی انتخابیە با بڵین گەڕەکی ئازادی حەقی دارێکی انتخابی هەیە کە ئەندامێکە کەەوە ئەزانین ئەم گەڕەکی ئازادی ئەمە ئەندامەکەیەتی و ئەتوان محاسبەیکەن بەڵام لایش کەشەوانی ئەتێ بەسەرەن ئەگەر 100,000 کەس بێ لە گەڕەشی ئازادی هەولێر دەکەس خۆی هەڵبژارد بێ لەم دەکەسە ئەوی کە گەورەترین دەنگی هێناوە احتیمالە 2,000 با بڵین 4,000 دەنگی هێناوە ئەوانێکی 500,000 لە مەجموعی ئەوانی کە دەنگیان ناوە احتیمالە ئەم تەمسیل لە ساعت 5 بکات نەگرێت تا هاتە ئەدوکە هەرچی ئەو دەنگی نۆکراوە بە نۆکەسەیکە کە احتیمالە 5 قاتی دەنگی براوەکە بێ ئەکە ئەڕوات winner takes all ئەوەی کە لایش کەشەوانەیە لایش کەشەوە بەکە popular vote کە ژمارەی دەنگانەکان کەبێتەوە احتیمالە ئەوەی کە براوە بێ ئەوەی کە دۆڕاو بێ بابێ ژمارەی دەنگهێنانەکانی زیاتر بێ لەوەی کەەوە بردوێتیوانێ لە ئەمریکا ژوایە لە ئەمریکا بڵێ لەبەر ئەوە سەختێکی زۆر هەیە کەوا لەسەر ئەم حیزبانەی بریتانی ئەم دوو حیزبە سەرەکی گەورە بۆ گۆڕینی کە بیبن بۆ نسبەتی گۆڕینی نسبی نایکرد بریتانیا ئالێرە فەرمووی هاوڕێجا کە مقاطع بکەمەلە ئێمە طبعا دوو گۆڕانکاری هەیە لە سیستمەکە لە هینا لە وەسایتی ئێستا یان ئەوە تا ئەبێ بە ڕاپەڕینێکی جەماوەری گەورەی بێتە ئەو جادە کە لەو قەناعەتەم بە احتمالە بەدان بە سەدان شەهید هەبێ لەگەر ئەوە شاد جەماوەکە تاسان گەشت ڕادەیە و ئەگەر ئەوەش بکرێ پێویستە بە ئالەتێک هەیە کە بتوانێت قیادەی بکە ئیشە لە گۆڕان مشکلەکانی ڕاپەڕینەکەی ئۆکتۆبری پار لە بەغا نەبوونی قیادێشی وازە نەبوونی لجانێکی تەنسیق نەبوونی تێکەڵبوون لەگەڵ یەکتریە ئێستا هەوڵیراوە لەکەوە لجانی تەنسیق دروست کرێ لە بین ناو بەغایە لە بینی شارەکانە لە چییە بەڵام لەبەر نەبوونی ئەوە حیزبە سیاسەکان توانیان لەگەڵ نەخۆشی کۆرۆناشە کە بتوانن نوعێک لە شت سەتەرگەن بەسەریە لەبەرەوە بە کورتی پێ بتوانێت بۆی بگەیمە نەتیجەکە ئێمە دوو ڕێگەمانە بەردەما هەیە کەەوە بۆی بچین یان ئەوە تا ڕێگەی ڕاپەڕینێکی جەماوەری یان ئەوە تا دروستکردنی پلاتفۆرمێکی یان بەرەیەکی شەقام تەنها فقط لە چەپەکان نەبێت بۆ چێنێم نامانێ خۆمان عەزیکەی لە بەشکانیکە بەڵکو چەپێکی فراوان بێ هەدەفی ئەوەی کەەوە ئەم بەرنامەیەشی معەیەنی وازحی هەبێ بۆ گۆڕانکاریشی ڕاستەوخۆی ئیستا ئەوە بتوانێت لەگەڵ حرەکەی جەماهیریە لەگەڵ زەختی دووەلیە لەگەڵ بەردەوامی مزاهراتە لەگەڵشە بتوانی پاڵ بەم حکوومەتە بگۆڕی کە قەتە قبولی ئەو گۆڕانکاریە بکە بۆ چوی من لەم ڕۆژە پێشمەمەوە هەیە دیارە ئەم باسە زۆرە کێشێ و من وێدەوارم هەرتوانی بێتمان تۆزە پرسیارەکان وازحکەینەوە گەرنا ئەم باسە زۆر شائیکە دەرگعرە بەڵێ زۆر بڵین ئاڵۆزە بە تایبەت لە جێگەیەکی وەکو کوردستانە و ئاوا بە باسێک و بە گفتوگۆیەکی کورتووانە ئێمە ناتوانین خۆمان وادابنین کە وەڵامی هەموو پرسیارەکانە دینەوە بەرحاڵ ئەم بەشە کۆتایی پێدێنی لێرەیە دۆستان و ئازیزان تا لە بەشی دووەمی بەرنامەکە یەکترە بینینەوە بە شادی تا نەسپێرین کاتێکی خۆش کاتێکی خۆش